بەخێر بێن بۆ گەورەترین فیستیڤاڵی کلتوری و زانستی پەیمانگای تەکنیکی پایتەخت لەگەڵمان بن و تەواوی پرۆژە جیاوازەکانی قوتابیان ببینن. بینەرمان بن. ئەم خاکە جوانە بۆ سڵاو لێبێ ئەمڕۆ بە چ پرۆژەیەک بەشداریم فیستیڤاڵەت کردو پرۆژەکەتان چییە؟ سلااو لە تۆش ئەوڕۆ لە فیستیڤاڵی بەهارەی پەیمانگای پایتەخت بە چەند پرۆژەک بەشدار بووین. یەکەمیان پرۆژەی ڕادار بڕادار سنسەر کە بە سیستەمی ئۆلتراسۆنیک و خەریتەی ئەردینۆ ئیش دەکا. لاپتۆپە چشمان دروست کردیا بە سیستەمی سایبەردی کە لە بواری ئاسایش و سکیوریتی بەکاردێ. لەگەڵ دوو وێبسایت بوو وێبسایتێکیان ئی ناساندنی دەرمان و نەخۆشی بوو لەگەڵ چارەسەرکردن و خۆپارێزەکانی وێبسایتێکیان ئی کڕین و فرۆشتن و بە بازارکردنی مەوادی مارکێت پشتیوا بوو. بەڵە بینەران هەروەکو باسمان کرد کە لەم فیستیڤاڵەدا چەندین چالاکی جۆرا و جۆر و پشکنین و هەروەها پرۆژەی دەستی قوتابیان تێدا بەشدار بوون. هەروەها لێرەدا مامۆستا جێی کوردی کە بە کتێب بەشداری کردووە. لە فیستیڤاڵەکان کە ئەوەی جیا دەکاتەوەیدا هەر بەشێک تایبەت بەشتی بەشەکەی خۆی بابەتەکانی عرض کردو. مەسەڵەن کۆمپیوتەر بەشی نێتوەرک بابەتەکانی نێتوەرک بەش سەیدەڵانی بابەتانی کە پەیوەندیان بە حەبوو دەرمانەوە هەیە. من لێرە وەکو مامۆستایەک بەشدارم تەنها بۆ دوو بابەت یەکەمەوەی خەڵک هام بدەم قوتابیان هام بدەم کەوا مامۆستاکەشیان وەکو ئەوان فرۆشتن دەکا بۆی پێیان عیب نەبێت کە بەیان دەڕۆنە ناو مارکێتەوە پێیان عیبێشت بفرۆشتن ببوون بە مندوب. دووەمیش بە کتێب بەشداریم کردووە کتێبی ڕۆمان و خوێندنەوە و چیرۆک و ئاشقایەتینە بەڵکو کتێبانێکەوە ڕاستەوخۆ کاریگەری تەواویان هەیە لەسەر گۆڕانی باری دارایی هەر گەنجێک لێرە. پێم وابێت لە هەمووان زۆرترمان فرۆشتووە وە کتابەکانمان زۆر نەهێناوە و نامانێت هەموو خەڵک لێرە فێر بێ هەمووی دەوڵەمەند بێ. بەڵام هیوادارم دەستەی کارجێڕی ئەم پەیمانگایە ئەم فیستیڤاڵانە ناوی جیاوازی بۆ دروستکە و دووبارەیان بکاتەوە. فیستیڤاڵی بەهارە، فیستیڤاڵی هاوینە، فیستیڤاڵی ئێواران، فیستیڤاڵی ڕۆژ چکوا دەبینم خەڵک بەشداری دەکات. زیاتر لەوەی خەڵک بەشداری دەکات لە بۆ خواردن و شایکردن و ئاهەنگگێڕان بەشداری دەکات لە کڕین و ئاڵوودەبوون لەگەڵ ئەو بابەتانەی کە هەیە. ڕۆژی دوور لە تۆ هەڵ ناکەم نەتوان هەی کوردستان ئێمە وەکو کۆمپانیای گاگرۆ تاقیگەی گاگرۆ بۆ فێرکاری تاقیگەی خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە بەشداریمان کردووە لە گەورەترین فیستیڤاڵی کولتوری و زانستی ساڵانەی پەیمانگای پایتەخت بووینە سپۆنسەری ئەو فیستیڤاڵە. بۆ هیوایەن کە زۆرترین فعساتمان لۆ ئەو میوانە ئازیزانە کردی و تەڵەبەکانیشمان معلوماتی باشیان لێمان وەرگرتبی. بەڵێ یەکێکی تر لەو قوتابیانە کەوا بەشداری کردووە بە پرۆژەی هەنجوین و چەند بابەتێکی تر من دەمەوێ ڕای جەنابیان وەربگرم لەسەر ئەم فیستیڤاڵە و هەروە پرۆژەکانی. سڵاو لێبێ ئەمڕۆ بە چ پرۆژەیەک بەشداریت کردووە و چی؟ بە کۆمەڵە بەرهەمێک بەشداریم کردووە کە بخۆم قوتابیم لە پەیمانگای پایتەخت لە بەشی دەرمانسازی وەکو هەنجیر سەرکەی سێومان هەیە ڕووبەهنارە و زەیتون و گوێز و باوی و هەنگوین شەربەتی سروشتی فرەشی هەناریشمان هەیە. لێرۆکان هەستان بەکردنەوەی ئەو فیستیڤاڵە کە پێ کاتبوو لەم بەشانە مەشکێ و داسە و هەموو شتەکان بە تعبیر لە فۆلکلۆری کوردی دەکا زیندیکردنەوەی فۆلکلۆری کوردیە هەروەکو پەیمانگای پایتەخت پێشەنگە لە هەموو شتەکان حەزمان کرد لە کەلتور و لەو شتە فۆلکلۆریە کۆنانە زیندویان بکەینەوە بەبیر گەنجەکانمانیان بێنینەوە. هەموو ساڵانەش وەکو پیشەی هەمیشەی خۆمان ئەو کەلتورە فیستیڤاڵی دووبارە دەکەینەوە. لێرەدا هاتینە کۆتایی فیستیڤاڵی کولتوری و زانستی بەهارەی پەیمانگای تەکنیکی پایتەخت کە کۆمەڵێک پرۆژەی جیاوازی قوتابیان تێیدا نمایش کرا. تاوەکو پرۆژە و چالاکیەکی تر خواتان لەگەڵ.